مامۆستا هەندێک جار کە کەسێک دەسەڵاتدار بێت کە خراپەیەک ببینیت لێی و هەڵوێستی موسڵمانشی بێت لەم حاڵەتەدا کابرا دەسەڵاتدارە و تۆ ناتوانانی بەدەستی خۆت ئەو شتێک کە ئیکات هەڵاکە بیگۆڕی. ئایا لەم حاڵەتەدا بە زمان ئینکاری لێ بکەین یاخۆ تەنها لە دڵی خۆمانەوە پێمان ناخۆش بێت و هیچی تر؟ بەڵێ پرسیارێکی زۆر جوانە. واجبە لە سەرمان ئەمر بکەین بە معروف حتا لەگەڵ دەسەڵاتدارەکانیش. بەڵام فەرقیە کەسێک بۆ منە سەرۆکی وڵاتە مەسئولێکی گەورەیە، ئەمە فەرقی هەیە. یعنی پێغەمبەر صلی الله علیه و سلم من كانت عنده نصيحة لذي سلطان فلا يبدي لها علانية. بابا ئاشکرا نەیڵێ لە سەرجادە و کۆمڕۆچنە سەرجادە و خەڵکیان بکوشت، ولكن ليخلو بها، با بچێ بۆ لای خۆی. ئەگەر پێیوت فإن قبلها فذاك ئەوە تەواو، ئەگەر قبوڵیشی نەکرد فقد أدى الذي عليه، ئەوەی کە لەسەری بووە کردوێتی. ئەگەر مەسەلەن ئیتر کابرا هەر کردی تۆ ناتوانی نایگەیتێ و ئەمیش هەر خراپەکە ئەکا. ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ لە ئوسولی ئەهلی سونە و جەماعە ئەوەیە چییە کە تەرک قتال الأئمة باشە تەرکی قتالی ئەئیمە ئەبێ بکرێ، ینی وازی لێ بهێنرێ. بەڵام ئەڵێ لە ئوسولی ئەهلی ئەهوا لەوانە معتەزیلە چییە؟ ئەوەیە کە قتال الأئمة باشە ئەوەیە کە تۆ قتالی چی بکەیت؟ دەسەڵاتدارەکان بکەیت. دەسەڵاتدار حتا لە ینی ئەوان نەهی لە منکەر ئەمر بە معروف و نەهی لە منکەر چییە؟ هەمیشە جەنگاندن لەگەڵ دەسەڵاتدارەکان. ئەمڕۆ ینی خەڵکیش تاکەی خەڵک ناتوانێت بجەنگێ لەگەڵ دەسەڵاتدار. ئێوە تام تۆ خەڵکە بیتە سەر جادە سەیرەکەی خەڵکە کوژرێ، بۆیە ئەو کاتە چیەکەی؟ ئەبێت تۆ سەبر بگری. بۆیە پێغەمبەر فەرموویەتی صلی الله عليه وسلم ئەدوا إليهم حقهم، ئێوە حەقی خۆیانیان بنێ کە مادام ئەوان خراپن. واسألوا الله حقكم، ايواش داوي حقي خوتان لخواي گەورە بکەن. کاکەم حەدیثانە لە بوخاری هاتووە لە مسلم هاتووە لە غەیریەوە ئەهلی سونە زۆرێک فەرمودەمانەیە لەم بوارە. بۆیە بۆ دەسەڵاتداری گەورە ئینسان کرێ نەسیحەتی بکە، بەڵام نەک لەسەر جادە بچێ بۆ خۆی پێی بڵێ و کەسی خۆی شایستە پێی بڵێ. ئەگەر هەر کردی ئەو کاتە تۆ سەبر بگرە حەقی خۆت لەخوای گەورە بێ و حەقی ئەوانیش بە. کەواتە ئەمە ئەوە نییە بەکرێ گیراوی نییە کە کەسێک بۆ شێوازە هەڵوێستکا بەڵکو شوێن سنەتی پێغەمبەری خوا، شوێن کەوتنی سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. بەڵێ خوای گەورە پاداشتی خێرت داتەوە مامۆستا.